سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیا ئەم کاتتان باش. ئێستا لە مزگەوتی سەوافین لە شاری هەولێر لێرانە مەراسیمێک ڕێکخراوە لە نێوان کە بە هاوبەش لە نێوان دەستگای خێرخوازی بارزانی و هەروەها مؤسسەی حێبا کە بۆ یارمەتیدان و گەشەپێدانە لێرە بڕی 109 سەبەتەی خۆراک ئامادەکراوە کە لەگەڵ هاوکات لەگەڵ بڕێک پارەی بویان خەرج دەکرێت بەسەر ئەوارەکانی فەڵەستین دابەش دەکرێت. پێم خۆشە لەگەڵ یەکێک لە سەرپەرشتیارانی کەمپینەکە قسە بکەم. ئوستاز ببوورە. سلااوت لێ بێت ئەم کاتت باش. ئەگەر باسی ئەم چالاکیمان بۆ بکەیت ڕێژەکەی چەندە و هاوکاریەکە بە شێوەیەک دەبێت؟ دەستگای خێرخوازی بارزانی لە کار و چالاکیەکانی ڕەمەزان بۆ هەموو چین و توێژەکان کە بە خۆتان دەزانن هاوکاریەکی زۆری ئەو خەڵکانەی کردووە کە پێویستیان پێەیە لە هەر شوێنێک. دەستگای خێرخوازی بارزانی وەک کاری مرۆیی خۆی لە هەر شوێنێک مرۆڤایەتی پێویستی بە هاوکاری بێ دەستگای خێرخوازی بارزانی لەوەیە. دەبینن چەند خێزانێک کە ئاوارە بوون بۆ سووریا پاشان ئاوارەی هەرێمی کوردستان ببوون 109 خێزانن ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی حەبا ڕێککەوتون کە هەم ئەمە بۆ دووەمین جارە طبعاً لە مانگی ڕەمەزان هەم هاوکاری نەختینە وەکو پارە هەم هاوکاری ئەرزاق دەکرێن ئەو خێزانانەی کە لە هەرێمی کوردستانیش دەجێبوونە و بڕیاری ئەوەش دراوە کە پرۆژەی بچووکیان لۆ بکرێتەوە لەلایەن ڕێکخراوی حەبا و ڕێکخراوێکی کوێتی. مامۆستاوەکو باسیشت کرد کەوا کاری یەکەم نییە لە داهاتووشدا هاوکاری ئەم ئاوارانە بەردەوام دەبێت یاخود نابێ بێت لە بە درێژەی مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە سەرجەم شار و شارۆچکەکانیش چالاکیتان هەبووە بۆ بەردەوامی. بەتاکید بە خۆتان دەزانن زیاتر لە 45,000 خێزان لە مەوادی خۆراک سوودمەند بووە. پارەی نەختی نەدراوە بە خەڵک لە هەرێمی کوردستان بەوانەی کە پێویستیان پێەیە. ئەو ئازیزانەی کە لە لای ئێمە ناونووس کراون موچەی نەختیان وەرگرتووە جلوبەر کراوە بۆ مناڵانی ئازیزی هەموو هەرێمی کوردستان زۆربەی یعنی ئەوانەی کە ناونووس کراونە لە لای ئێمە و لەگەڵ کڕینی 15 خانوو بۆ ئەوانەی کە لە شوێنی خراپ دەژین و کە توانای ئێوەیان نییە بتوانن ژیانە شایستە بکەن. ئێمە وەمان کردی ژیانەکی ئینشاڵڵا شایستە بەڕێ بکەن لە دوا ڕۆژ. دەستیت خۆش بێ سەرکەوت و بن. زۆر سوپاس. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینن ئامادەبوونی ئەو خەڵکیە کە ئەوارەی فەلەستینن بڕێک سەبەتەی خۆراک کە ژمارەیان 109 سەبەتەیە ئامادەکرێەوە بەسەریاندا دابەش بکرێت هاوکات لەگەڵ ئەم ماوەدانەی کە بۆیان ئامادەکراوە مەبلەغێک پارەش هەیە کەەوە ئەویش بۆیان دابین کراوە پێیان دەدرێت هەروەکو میوانەکەشم ئاماژەی پێداکەوە لەگەڵ ڕێکخراوی حەبا هەماهەنگی نێوانیان دەتوانن یارمەتی دەری ئەم کەسانە من تاوەکو پرۆژەی بچووکیش بکەنەوە. بۆیە چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی داهاتووش چالاکیەکانیان بەردەوام بێت. بە هەمان شێوە بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە کار و چالاکیەکانیان لە سەرجەم شار و شارچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بەردەوام بووە. هاوکاری داراییان گەیاندوتە کەم دەرەمەتان و کەسانی پێویست و وەکو میانەکەم ئاماژەی پێکرد لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆز 15 خانوو بە تاوی کەلوپەلەکانی ناویانەوە بۆ کەسانی کەم دەرەمەتەوە کەسانێک کە شوێنی ژیانکردنیان گونجاو نەبووە دابین کراوە. ئەگەر هاوکارم دیمەنی بەشێک لە ئامادەبووان و ئەم پێداویستیانەشتان بۆ بگوازێتەوە کەەوە ئامادە کراون.
بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی باسمان کرد ئامادەکردنی 109 سەبەتەی خۆراک بوو بۆ ئاوەرەکانی فەلەستین کە بەسەریاندا دابەش دەکرێت لەگەڵ بڕێک خۆراک ببورم بڕێک پارەکە مەبلەغەکەی دیاری نەکرەوە و لە هەمان کادا لەسەر بابەتی ئەنجامدانی پرۆژەی بچووک لێی ورد بووینەوە تاوکو بزانین کە بابەتەکە بە چ شێوەیەکە ئەویش ئەوەیە کە دەتوانن هەر یەکێک لەمانە کە پرۆژەیەکی بچووک ڕادەگەینێت لە دانانی دوکانێک بێت یاخود پرۆژەیەکی بچووک بێت ئەوان دەتوانن وەکو ڕێکخراوی مؤسسەی دەستگای خێرخوازی بارزانی هاوکاریان بن لەگەڵ هەمانگی لەگەڵ مؤسسەی حەبا دەگەڕێمەوە لای هاوکارانمان دەتوانن بۆ زانیاری زیاتر هەمیشە چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.